چونکە بەڕاستی ئەوەندەیان زوڵم لێمان کردو لە هەموو لایەکەوە. ئینشاڵڵا قیامەتمان زۆر باشتر بێ بە ئیزنی خوا بۆی دڵخۆش بە، بەڵام بۆ مەرجەی بەتەمای پاداشتی خوابی نەک هەڵبەی چی لە قیامەت بکەم. ئەگەر وا بخوا لە قیامەت پاداشت نادات. زاڵم مەبە لەسەر ئەو تاوانەی کە ئەو ناڕەحەتیانەی کە توش دەبێ پاداشت وەرناگری، بەڵام حەقی خۆش هەر وەرەگری. بەڵام ئینسان ئەگەر هەشتێکی لە پێناو خوادا توش بوو با سەبر بگرێ. عایشە ڕەزای خوا لێ بێ دەفەرمێن نیشتە ماڵمان دزرا، لعنەتم لە دزەکە کرد. پێغەمبەری خوا فەرمیێ سازم لعنەتی لێ مەکە، دوعای لێ مەکە، واتە گوێنی پێ مەدە، با خراپەی قیامەتی سووک نەبێ. هەدە دزی لێت کردووە، گوێنی پێ مەدە، با قیامەتی بارەکەی قیامەت چووکە گوێنی پێ بدەیت تۆش قەرزاری بی، کە قەرزاری بووی ئەمجا چاکەی تۆش ئەدەن بە ئەو. بۆیە گوێندان بە هیچ کەسێ شەرعی نییە. دەتوانی کەسێ زوڵمی لێت کرد دوعای لێ بکەی، دوعای لێ بکە، بەڵام گوێندان بە هیچ کەسێک شەرعی نییە ئاگادار بە. لە حەدیثێکی صحیحی تەرغیبدا هاتووە، پیاوێک هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، من پێویستم بە وڵاغێکە و ڕێگاکەم دوورە. چۆن دەڵێ پێویستم بە وڵاغێکە سواری پشتی ببم، حالێ من هیچ شتێکم پێ نەماوە، بۆیە ئەگەر بتوانن وڵاغێکم بۆ پەیدا بکەن ڕێگاکەم دوورە و ناتوانم. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم، وەڵی من وڵاغم نییە بدەمێ سواری پشتی بیت، بڕۆ بۆ لای فڵان کەس بەڵکو وڵاغێکت بداتێ، ئیتر عیب نەبێ گوێ درێژ بێ، ئەس بێ، ماین بێ، هوشتر بێ، گرنگ ئەوەیە تۆ ڕێگاکەت بۆ نزیک کاتەوە و تۆ کەسێکی توانات نییە، هیچت پێ نەماوە، ڕێگاکەت بۆ نزیک کاتەوە. ئەو پیاوەش هاتە خزمەتی ئەو کەسێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناردی بۆ لای، پێبەخشی وڵاغێکی پێبەخشی. پیاوەکەش هاتە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، وتی چوون بە لای فڵان کەس وڵاغێکی پێمدا بۆ ڕێگاکەم. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم، من دل على خير فله مثل أجر فاعله. واتە هەر کەسێک ڕێیەکی باش پیشان کەسێ بدە، نیشانی بدە، تۆش بەقەت ئەو کەسێک کە ئەو چاکە دەکا خێرە دەسەکەی. واتە ئەو پیاوە وڵاغێکی دا بە تۆ چەندێک خێری دەستکەوت، منیش کە ناونیشانی ئەوم بە تۆدا ئەوەندە خێرم دەسەکەوێ، خراپش بە هەمان شێوەیە. واتە ئەگەر بە پێم حەدیثی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەگەر کەسێک ملیۆنێکی دا بەدەستەوە بیدە بە خەڵکی فەقیر و هەژار، ئەو کەسە ملیۆنە خێری بۆ نووسراوە، تۆش کەی دەدەی بە خەڵکی فەقیر و هەژار ملیۆنە خێرە دەسەکەوێ. گوناه و تاوانش بە هەمان شێوەیە. ئەوەی ڕێگایکی خراپە پیشان خەڵکی بدە، جا قوڕ بەسەر ئەو کەسانی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان خەڵکی فێری قسەی ناشرین دەکەن. چەندەها کەسێ ماوە یا مردووە، خراپەکانی بەردەوام خەڵکی دەیڵێتەوە، قسە ناشەرعیەکانی خەڵکی دەیڵێتەوە، گوێنی داوە خەڵکی گوێنەکەی بووە ڕۆژانە لە ناو گۆڕەکەیدا بە هەزارها گوناحی بۆ دەڕۆ، حەیشە بە هەزارها چاکەی بۆ دەڕۆ، خەڵکی سوودی لە قسە باشەکانی وەرگتووە. جا هەر کەسێک ڕێگایەکی خێر و چاکە پیشانی خەڵکی بدە، بەقەت ئەو کەسێک کە چاکەکە ئەنجامەدە خێری دەسەکەوێت. بە کەسێک بڵێ فڵان کەس یارمەتی ئەو فەقیرە بدە، ئەو کەسێک کە یارمەتیدا چەندێک خێری دەسەکەوێت توش ئەوەندە خێری دەسەکەوێت. بۆیە دەتوانن یارمەتی خەڵکی بدەن، ڕێنیشاندەری خەڵکی بن بۆ خێر و چاکە ئینشاءالله. لە حەدیثێکی صحیحی ئیمام موسلیمدا هاتووە، پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم، هەر کەسێک دەستنوێژی جوان لە ماڵی خۆی دابگرێ، پاشان بێت بۆ ماڵێک لە ماڵەکانی خوا دەستنوێژ بگرێ، بێ بۆ مزگەوت بۆی نوێژێک لە مزگەوتەکە بکات. ئەگەر لە مزگەوتیش دەستنوێژ کردی بە هەمان خێرە دەسەکەوێت ئینشاءالله، بەس لە ماڵەوە خێرترە. بۆ ئەوەی کە نوێژێکی فەرز لە مزگەوتا بکەی بە جەماعەت، ئەوە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم، هەموو هەنگاوێکە دەینەی بۆ مزگەوت بە پێی ڕاست خێرێک بۆ دەنووسرێ، بە پێی چەپت گوناهێک لێ دەسڕێتەوە. لە حەدیثیشا باسمان کرد کە بە هەموو هەنگاوێک دە خێر دەسەکەوێت، دە گوناه و تاوانش لێ دەسڕێتەوە. کەواتە ئینشاءالله ئەهلی مزگەوت بە ئیزنی خوا ئەوەندەی توانات هەیە وەرە بۆ مزگەوت بووی کە بەیانیش ئەختیار بووی پەکت کەوت، بە پێی حەدیث پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خێری جەماعەتەکەت بۆ بنووسێ. ئێستا خەڵکی وایە لە ماڵەوە کەوتۆ بە تەمەنە نەخۆشە، جەڵدەری داوە یاخود کەوتووە ناتوانێت بێ بۆ مزگەوت، بەس پێشتر ئەهلی مزگەوت بوو. سێم بەخوا هەموو ڕۆژێک خێری پێنج فەرزەکەی بۆ نووسێ، پێنج فەرزە ئەگەر هاتبێت، چوار هاتبێت چواری بۆ نووسێ، لە ماڵەوە کەوتووە،
هەیشە بەس جمعە هاتە بەس جمعەکەی بۆ نووسی پێشتر نەهاتوو بە لەشتاخی بۆیە لەشتاخی فرسەتێکە لە دەست خۆتانی مەدەن. لە حەدیثێکی صحیحی ئەدەب مفرەدی ئیمام بوخاری هاتەوە ڕەحمەتی خوای لێ بێ، ئیمامی ئەنەسی کوڕی مالیک ڕەزای خوای لێ بێ دەفەرمێ لەگەڵ پێغەمبەری خوا دابوون صلی الله عليه وسلم، پیاوێک ئەم دوعای خوێنە فەرمی یا بەدیع السماوات يا حي يا قيوم إني أسألك يا بديع السماوات يا حي يا قيوم إني أسألك أمجد دعائك يا غمري خواه فرمي صلى الله عليه وسلم إيه ودزان تشيوت والذي نفسي بيدي دع الله باسمه الذي إذا دعي به أجاب سيان بو خواهيك جاني مني بدستا أمبيا والدعائك كرت بشتك لخواه بان کە هەر کەسێک بەم شتە لەخوا بپاڕێتەوە خوا دوعاکەی قبوڵەکە. بۆیە دەستت بەس کردۆش بڵێ لە وتارەکانی پێشەوە باسمان کرد الحەمدوللا یەکەم سپاسی خوا بکە، دوای سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا بدە صلی الله عليه وسلم، ئەمجا بڵێ لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين، ئەمجا ئەم دوعاش بخوێنە يا بديع السماوات يا حي يا قيوم إني أسألك فلان شت، داوای فلان شت لێ ئەەکەم، ئەو کاتە دوعاکەت قبوڵ دەبێ. فەرمی بە شێوەیەک لەخوا پاڕایەوە بە ناوێک لەخوا پاڕایەوە والله داوای هەرچی بکە خوا پێ بەخشێت. بۆیە ئینشاءالله لەبیری مەکەن یا بەدیع السماوات یا حی یا قەیوم ئینی ئەسئەلوکە بۆنە ئەلجەنە، هەشت داواکەی خۆ داواکەی لەخوای گەورە داوا بکەن. لە حەدیثێکی صحیحی ئیمامی بوخاری داهاتوە لە ئەدەب المفرەدە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ پیاوێک لە پێش ئێوەوە، پیاوێک لە پێش ئێوە بەلای درکێکا تێپەڕی. درک چییە؟ لەوانەیە لادانی درکێک لای ئێمە زۆر شتێکی ئاسایی بێ، هەر بە چاکەی نەزانین. پیاوێک بەلای درکێکا تێپەڕی لە ڕێگاوبانێکا بوو، واتە ئەو درکە لەوانەیە ئێش و ئازاری قاچی خەڵکی بدایە، ئێش و ئازاری گیانلەبەری بدایە بۆ ڕێگا دەڕۆن. گرنگ ئەوەیە لە ڕێگاکە دیارە لە چەقی ڕێگاکە ناوەڕاست ڕێگاکا بۆ ئەم درکە. ئەم پیاوە چی وت؟ سینێت زۆر گرنگە لأميطن هذا الشوك لا يضر رجلا مسلما فغفر له. قلت والله أمدرك لا أدم بوي عزيتي هيج إيمان دارك ندا هيج كاسك ندا. خواهي قرر لتاوانا كاني خوش إنسان أجر شتيكي بين الرقابانا يشو آزاري خلقي دا بالاي بري رودا كما أو كساني كلا قرانا كانت تاسان دروس كدوا لخوا بترسن يشو آزاري خلقي مدن بەڕاستی ئێوە لە جیاتی ئەوەی ئێش و ئازار لە کۆڵی خەڵکی بکەنەوە خەڵکتان وا لێ کردو دوعاتان لێ بکەن. تاسەیەک دروست ئەڵێ تاسەی ئەسکەریە، قەی ناکەم دوو سایەقی خراپت بینی خۆ هەزاری تر پیاڕۆ خراپ نییە، ئەکرێتەوە لەبەر خاتی دوو گەنج دوو هەرزەکار ئەزێتی سەتەها نەفەر و هەزارەها نەفەر بدەی، ئەمە خوا چۆنێت قبوڵەکە؟ وەڵڵاهی گونەحبار دەبیت. ئەڵێ دەیەها و سەتەها دوژمنی هەیە تاسەیەکی کردووە چەق هەڵی چاندۆتەوە. دەی ئینسانی مادار ئاوایە. ئەم درکە لا ئەدەم بۆی ئازاری خەڵکی نەدا خوا لێی خۆش بوو، بەڵام چۆن خوا لە تۆ خۆش ئەبێ گونەهبار ئەبی ڕۆژانە هەر کەسێک بۆ شوێنە بڕە سیارەکەی عەزێتی بێ دڵی تون بێ وەڵڵاهی گونەهبار دەبیت. بۆی بەڕاستی با ئینسانی ئیماندار دەبێ بە شێوەیەک بێ ئازاری خەڵکی نەدا، نەک بێتە مای ئازار بۆ خەڵکی. با کەسێکی تێگەشتوو ڕۆشن بیر بین، عاقڵ بین، تێگەشتوو بین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە فەرمووی من وشەیەک دەزانم، هەر کەسێک ئەم وشەیە بڵێت بە حەق و بەڕاست بیڵێ لە دڵەوە بیڵێ ئیمانی ڕاستەقینەی پێی هەبێ لەسەری بمرێت ئیلا خوای گەورە حرامی دەکات لەسەر ئاگری دۆزەخ لاشەی بسووتێنێ. هەر کەسێک بە دڵێکی پاکەوە بە بێگومان ئیمانی ڕاستەقینەی بەم وشەیە هەبێ و بشمرێ لەسەری ئیلا خوا دەیخاتە بەهەشتەوە و ئاگری دۆزەخیش لەسەری حرام دەکات. ئەوش چییە؟ لا ئیلاهە ئیلا الله، واتە هیچ خوایەک نییە بە حەق شایستەی پەرستن بێ ئیلا ذاتی ئەڵڵا نەبێ. بەڵام ئەگە تۆ لا ئیلاهە ئیلا الله هاوڕێ لە قەبر و دارۆبەت دێکرد و لە شەخسێکت ئەوە شمولی تۆ ناکام حەدیثە، چونکە تۆڵی هیچ خوایەک نییە لەلاشۆ هاوارێکی بۆ کەسێک لێ پاڕێتەوە. دوعا عیبادەتە، باشە عیبادەت بۆ مردوو ئەکرێ یا بەزیندوو؟
بۆ خواکرێت بۆ مردو زین و ناکری کەواتە ئاگاداری خۆت بە زیندووە لێ پاڕێتەوە مردووە هەر وازی لێ نانێ هەر لێ پاڕێتەوە دوعا بۆ مردو زین و ناکرێ واتە کەسێ زیندوو بێ یا کەسێ مردوو بێ لێ بپاڕێتەوە دوعا تەنها دەبێت دوعا بکەی لە خوای گەورە بپاڕێتەوە بەس هەر کەسێک بەم شێوەیە بمرێ بە لا ئیلاهە ئیلا اللهوە شەریکی لە دنیادا بۆ خوا بڕیار نەدابێ ئیلا خوای گەورە دەیخاتە بەهەشتەوە یا ڕەبی خوایە لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی لەسەر وشەی لا ئیلاهە ئیلا الله بمانژێنی بمامرێنی ئاخرمان بەخێر بگێڕی یا ڕەب العالەمین خوایەگیان لە گوناهەکانمان خۆش بە لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بە ئەهلی عیبادەت و ذیکر و قورئانمان قبول کە آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين